بیرۆکەی فڕینی کۆتری خەیاڵ. ئێوارەیە و دیسان بیرۆکەی فڕینی کۆتری خەیاڵ پاڵیدا بە بێکەسیەوە و هەردوو دەستم دەگرن و ڕام دەکێشن بۆ خولیا-خانەی مێشکم. ئاخ کەچی دیسان دەست پێ دەکا بە سکاڵا لە دەستی شانس و بەختی ڕەشم، کە چۆن بووگە بە تۆپی پێ و هەر بەڵایەک شەقێکی لێ دەدات و دەمکاتە هاوکاسە و هاوبەشی لێک تێنەگەیشتن. ئاخ بیرۆکەی کوتر کەچی دەبێ سەرگەردانی بمگەڕێنێت بە شەقام و کۆڵانی بێدەنگی و بە مێشکێکی پڕ لە هاوار و خولیا. ئاخ بیرۆکەی تاڵی فڕین کەچی لە گەنجی پیر بووم و بەفری سپی باری بەسەرما و کەچی لە پێش ئاوێنەدا بە دوای تاڵی ڕەش دەگەڕێم بۆ دانەوەی دڵخۆشی کە هێشتا پیر نیم. ژانی چۆک و پشت بەلایەک و کزی چاو و گوێچکە بەلایەک هەڵدەکوتنە سەرم بۆ چۆکدادان. ئاخ بیرۆکەی تاڵی فڕین کەچی چۆکیشیان پێدادام ڕەشی چاوەکانت و بەژنی چناراسات و سوراوی لێوەکانت. ئەی کۆتری خەیاڵ.